كل الخيارات السياسية التي تتفق مع الدستور يجب أن تحترم. دروستکردنی هەرێم و سربەخۆیی پەیوەندی بە دەستورەوە هەیە. دەبێت لە ڕێگەی ئەنجومەنی نوێنەرانەوە شەرعیەتی پێ بدرێت، بەڵام هیچ کاتێک ئێمە لەگەڵ لەتکردنی عێراقدا نین. پێویستمان بە هێزی زیاتر و یەکێتی و پێکەوە ژیان هەیە لە هەموو هەرێمەکان. ئەوە بیر و باوەڕی ئێمەیە و دەبێت بە پاڵپشتی دەستور بێت. ونحن نطالب بتحويل المحافظات العراقية إلى أقاليم. ودي أن أحيي باحترام كبير القوات المسلحة. ئەمەوێت سپاسی هێزانیەکان بکەم کە لە ئێسادا لە بەرەکانی جەنگ بەردەوامن لە شەڕکردن بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ کە ئەوەش کارێکی مێژوویە و هیوادارین لە چەند ڕۆژی داهاتوودا مژدەی سەرکەوتنی هێزەکان ببیستین و کۆتایی بە تێرۆریستانی داعش بێت، وڵاتەکەمان ڕزگاری بێت لەم تێرۆریستە ترسناکانە. دواتر پێویستە لایەنەکان تێگەیشتنیان هەبێت بۆ بارودۆخەکە و لەسەر بنەماکانی یاسا و دادپەروەری و دیموکراسی ڕاستەقینە و نەقۆزینەوەی دەسەڵات کار بکەن پێکەوە بۆ بەدەزێنانی عێراقیشی ئامین و سەقامگیر وەک ئەوەی هاوڵاتیان دایانەوێت.